تا دێت ئامارەکانی خۆکوشتن لە کەرکووک ڕوو لە زیادبوون دەکەن لە ماوەی تەنها 2 ڕۆژی ڕابردووشدا 3 هاوڵاتی خۆیان کوشتووە. بەپێی ئامارێکیش پەیام لە کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ دەستی کەوتووە لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 36 کەس خۆیان کوشتووە. بەڕێوەبەری کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ لە کەرکووک هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوشتن بۆ هەژاری و نەبوونی هەلی کار لە شارەکە دەگێڕێتەوە. ومن خلال متابعتنا رصدنا لە چوارچەوەی چاودێرەکانمان بۆ دۆخی مافی مرۆڤ لە کەرکووک لە ماوەی 7 مانگی ڕابردوو ئەو ئامارانەی لە بەردەستمان لە حاڵەتەکانی خۆکوشتن لە ماوەی ئەو 7 مانگەدا 36 کەس خۆیان کوشتووە. بەداخەوە 17 ژن و 16 پیا و خۆیان کوشتووە. لە نووسنگەی مافی مرۆڤ تیمی ڕێگریمان هەیە لە خۆکوشتن دوای کۆبوونەوەمان و لێکۆڵینەوەمان لەسەر جەم نووسنگەکانی عێراق گەیشتینەوەی هۆکاری خۆکوشتن و پەنابردن بۆ خۆکوشتن. هۆکاری جیاجیان هەیە لەوانە 3 هۆکاری سەرەکیمان دەستنیشان کردووە لەوانە بێکاری و هەژاری و حاڵەتی تەندروستیە. ئێستا لە شارەکە و دواتر کێشە کۆمەڵایەتێکانە. 3 رئيسية وهو سبب اقتصادي ممكن أن يكون سبب. جگەل لە حاڵەتەکانی خۆکوشتن هەوڵدان بۆ خۆکوشتن زیادی کردووە و لە ماوەی ڕابردووشدا چەندین حاڵەتی هەوڵدان بۆ خۆکوشتن ڕوویان داوە. توێژەرێکی کۆمەڵایەتیش دەڵێت ئێستا و کەسانی هەوڵی خۆکوشتن دەدەن بە دوای چارەسەری کێشەکان ناگەڕێن تا پەنانە بەنە بەر خۆکوشتن و هەوڵی خۆکوشتن نەدەن. ڕێژەی خۆکوشتن زۆر زیادی کردووە. یەکێک لە سەبەبەکان ئێستا بەتایبەت کە لە کاتی کۆڤید-19 یان کۆرۆنایە کە هەموو کەس لە ماڵەوەی بەڕاستی ئەمە زەختێکی نفسی زۆر دروستەکە بەتایبەت لەسەر ئافرەتەکان. بەردەوام بۆ نمونە پیاوەکانیان برایان هەرکیەک لەگەڵیان لە ماڵەوە بێ تەقدیری زروفی ئەو ئافرەتە ناکەن کە ئەویش لە ماڵەوەی وەکو هەموو کەسێکی تر داخی بۆ نمونە پیاوەکە داخی دڵی خۆی کە دەرناچێتە دەرەوە ئیشی نییە و کاری نییە و پارەی بەدەستەوە نیە داخەکی بە ژنەکە دەرەکە یان بە کچەکەی دەرێکە بە خوشکەکەی دەرێکە. ئەمە وا لە ئەو کچەکانەکە یان لە ئافرەتەکانەکە هەوڵی خۆکوشتن بدەن. ئێمە وەکو کۆمەڵی هیوا کەیسی محاولەی ئینتیحارمان هەیە بەڵام یعنی کەیسمان نییە کە خۆی کوشت بێت. ئیتر هەمانە بە بڕینی دەستی خۆیەتی بە خواردنی حەبە خۆخنکاندنە هەوڵی داوە بەڵام نەجاحەتی نێناوە و پێشووتر ئەهاتن یعنی ئەو کێسانی کەەوە ئەهاتن بۆمان یان و دیارمەتیمان بدەن. ئێستا ئەوە نیەمەوە یەکسەر ئەڵێ بێزار بووینە یعنی هیچ حالێکی ترمان نەماوە یەکسەر هەوڵەدا بۆ ئەوە نەوەکو بە دوای چارەسەر بگەڕێ بۆ کێشەکانی. یعنی ئەوانەی زیاتر ئێستا لەم وەزعەیە زەختی نەفسی زۆر تەسیرەکە لەوەی کە کەسەکە هەوڵ بدات. بەرزبوونەوەی ئامارەکانی خۆکوشتن لە شاری کەرکووک وەکو توێژەرانی دەرونی و کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ دەڵێن بەهۆی بێکاری و هەژاریەوەیە. ئەمەش لە کاتێکدایە کەرکووک لە ڕووی سامانی سروشتی و یەدەکی نەوتەوە یەکێکە لە پارێزگا دەوڵەمەندەکانی عێراق. بەڵام دانیشتوانەکەی بەدەستی نەبوونی هەلی کارەوە لە دۆخێکی خراپ ژیان دەگوزەرێنن و بەناچاری پەنا دەبەنە بەر خۆکوشتن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.